خستنە خوارەوەی فڕۆکەیەکی سەربازی ڕووسی لەلایەن تورکیاوە جەنگی ڕاگەیاندنی لە نێوان هەردوو وڵاتدا دروست کردووە. تورکیا لە هەوڵی هێورکردنەوەی دۆخەکەدایە و ڕووسیاش دوور لە بەکارهێنانی چەک لە ڕێگەی ئابووریەوە تووڕێی خۆی دادەمرکێنێتەوە. لە دوایین کاردانەوەی ڕووسیادا ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیا ژمارەیەک ڕێوشوێنی ئابووری دژ بە تورکیا واژۆ کرد و بە پێی نووسینگەی ڕاگەاندنی کۆشی کرملین ڕێوشوێنەکان دانانی فیزا بۆ گەشتکردنی هاوڵاتیانی تورکیا و توندکردنەوەی چاودێریکردنی گومرگی لەسەر کەلوپەلە تورکیەکان و قەدەغەکردنی هێزی کاری تورکی و هاوردەکردنی چەند کەلوپەلێکی دیاریکراو دەگرێتەوە. هەر بەپێی ڕێوشوێنەکان پۆتین فەرمانی کردووە چیتر کۆمپانیا گەشتیاریەکانی وڵاتەکەی لە سەرەتای ساڵی داهاتووە گەشت بۆ تورکیا ڕێک نەخەن کە بەوتەی کۆشی کرملین ئامانج لێوەی پاراستنی ئاسایشی نەتەوەی و هاوڵاتیانی ڕووسیایە. دوای ئەوەی حکوومەتی مۆسکۆ هۆشداریدا بۆ هاوڵاتیانی لە گەشتکردنیان بۆ تورکیا لە بەرامبەردا حکوومەتی ئەنقەرە هەمان ڕێوشوێنی گرتە بەر و داوای لە هاوڵاتیانی وڵاتەکەی کرد بۆ کاری زۆر پێویست نەبێت سەردانی ڕووسیا نەکەن. بەوتەی چاودێرانی سیاسی ئەو سزایانەی ڕووسیا بە پلەی یەکەم کاریگەری لەسەر کەرتی گەشتیاری تورکیا دەبێت. بەو پێی ساڵانە زیاتر لە 3 ملیۆن گەشتیاری ڕووسی ڕووی تێدەکەن بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی کە دەڕەوانە سەر هەردوو دەریای ناوەڕاست و ئیجە. بەڵام سەرۆکی ڕووسیا لەو ڕێوشوێنانی کە دژ بە تورکیا گرتوێتە بەر باسی لە هەڵوەشاندنەوەی پرۆژە زەبەلاحە ئابووریەکانی وەک بوندیادنانی هێڵی غاز و بوندیادنانی وێزگێکی ئەتۆمی لە تورکیا کە بەهاکەی 3 ملیارد دۆلارە نەکردووە کە بەوتەی چاودێران بە دڵنیاییەوە کاریگەری زۆریان لەسەر ئابووری تورکیا دەبێت. بەهۆی قەیرانی ئۆکرانیایشەوە وڵاتانی ئەوروپا بەردەوامن لە سەپاندنی گەماروی ئابووری بەسەر مۆسکۆدا. هەروەها ڕووسیا کە لە سەدا 7 مادە خۆراکیەکانی لە دەرەوە هاوردە دەکات و تورکیا پشکی شێری لەو ڕێژەیەدا هەیە ئەگەر ئەنقەرە هەناردەکردنی ئەو بەرووبوومانە ڕابگرێت ئەوە ڕووسیاش زیانی ئابووری دەکات. ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند پێویستە مۆسکۆ لەوە تێبگات کە تورکیا لە ڕووی ئابووریەوە گرنگی بۆ ڕووسیا هەیە وتیشی دەکرێت کۆنفرانسی نەتەوەیە گرتوەکان بۆ گۆڕانکاری ژینگە کە 30 تشرینی دووەم لە پاریس ئەنجام دەدرێت دەرفەتێک بێت بۆ ئەوەی ڤلادیمیر پۆتین ببینێت و دۆخەکە هێور بکەنەوە. کاروان شێخ موحسین NRT